بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەو پرسی هاوکاریکردنی ئێران یاخود ئێران بۆتە بەشێک لە جەنگی رووسیا ئۆکرانیا گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز کاوە ئاهەنگەری شرۆڤەکاری سیاسی بەڕێزیان ڕاستەوخۆ لە بڕۆکسلەوە لەگەڵمان دەبن. بەڕێز کاوام کاتتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بالۆ دەست پێ بکەین، ئایا ئێران لە جەنگی رووسیا و ئۆکرانیا بەڕاستی تێوەگلاوە؟ بەڵێ بەپێی هەموو ئەو بەڵگە و دۆکومنتانەی کە لەدەستدا هەیە و تەنانەت ئەو فڕۆکەی بێفڕۆکەوانانەی کە لە خاکی ئۆکرایندا دیندراوەتەوە، هەموو بەڵگانە باز لەوە دەکەن کە کۆماری ئیسلامی لەو شەڕەدا بەشداری هەیە، دیارە بە شێوەی لۆجستیکی بەشداری هەیە. دارێ نەبیندراوە کە سەربازی ئێرانی لەوێ یا کەسێکی ئێرانی وەکو سەرباز لە خزمەت ئەرتەشی رووسیە دەبێ، بەڵام وەکو باری لۆجستیکی هیچ شتێک لەوەدا نیە کە کۆماری ئیسلامی یاریدەدەری رووسیە لەو شەڕەدا بوو بە دژی ئۆکراین. بەڵام کاکاوە ئێران ڕەتی دەکاتەوە ئەو پەیامەی هەیە بۆ وڵاتانی ڕۆژاوا، دەڵێ باواز لەو یاریە بێسوودە بهێنن، کەواتە کامیان ڕاست دەکەن؟ ئەو شوێنە یا ئەو وڵاتە ڕاست دەکات کە ئازادی تێدا هەیە، دموکراسی تێدا هەیە، ترانسپارەنسی و شەفافیەتی خەڵک چاوەدێری یا ڕێکخراوە نێونەتەوەیەکان چاوەدەریان بەسەر دەستگای جێگای گومان هەیە. ئەوە یەکەم جارە کە کۆماری ئیسلامی دروستکات لە پرۆژەی دروستکردنی چەکی ناوەکەیشدا چەندین جار دەستی کۆماری ئیسلامی ڕوو بووە، فێڵی دۆی کردووە، هەندێک شوێنی شاندۆتەوە، کامێرای کوشاندۆتەوە، کامێرایانەی کە ڕێکخراوینەتەوە یەکگرتوەکان لە ڕێگای ئاژانسەکە شوێنانەکەەوە بوو. پێمانە کۆماری ئیسلامی خۆمان بێڵم دەڵن ڕێکی ڕاستی تێدا نییە، بەڵام لانی کەم لە پرۆژەی کۆماری ئیسلامی ثابت بووە. بەنی ڕووزیەش بە باوەڕی من نەخێر ئەو شتە ڕاستە، بەڵێ هاوکاری کردووە دەریلەکەش کەواتە ئێران لە بەرامبەر قازانجێک لەو جەنگە دەبینێ کاکاوە یاخود چ بەرژەوەندێکی هەیە وا هاوکاری رووسیا دەکات؟ ئێران لە ترۆرەکانی لە دەستێوەردانەکانی لە ترۆر لە ئەرژانتینیژە هیچ بەرژەوەندێکی نییە. ئێران پێی وایە دەتوانێت بەم شێوەیە لە باڵانسی هێزی جەهانیدا لە باڵانسی هێزی جەهانیدا لایەنێک بەنی رووسیە بۆ لای خۆی ڕابگرێت. دیارە ئەمە جێگای گومانە، دیارە کەم جێگای پرسیارە ئایا بەڕاستی رووسیە کۆماری ئیسلامی خۆی ڕوبەڕووی جیهان دەکاتەوە یا لانیکەم جیهانی غەرب دەکاتەوە؟ کە من پێم وانە ئەو کارە بکە بۆ یەکێ دەیهەوێ رووسیە وەکو پشتیوانێک لە لای خۆی ڕابگرێت کە ئاکامێکی سەقامگیری نابێت. باش، کاتێک باس لە هاوکاریکردنی ئێرانەکەین بۆ رووسیا لەو جەنگەدا، کەواتە ئەمە با پرسیارەکە بەو شێوەیە بێ، ئەمە پەرچەکردارە دژی ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا یاخود نەخێر ویستی ئێران خۆیەتی هەرۆکەی کە بەڕێزت ئاماژەی بۆکەی کە وڵاتێکی زلهێز بکات بە دۆست و پشتیوانی خۆی؟ یەک شت لێرەدا زۆر گرینگە بەحسی ژێئۆپۆلیتیکی ناوچەکەیە و شوێندانەری یا میزانی ڕۆڵی ئێران لە ژێئۆپۆلیتیکی ناوچەکەدا. لە ژێئۆپۆلیتیکی ناوچەکەدا ئێران لەبەرەی رووسیایە، ئێران لەبەرەی غەربدانەیە، ئێران لەبەرەی یا لە نێو ئاڵقەی هەژمونی هارتلەند رووسیەدایە، لە نێو هاوکار لەگەڵ ڕیبنەندی غەربدانیە. ئەوە بوو لێرەدا ئەم دانە ئەستراتیژیە، ئەم دانە هێزە لە بەرامبەر یەک ڕاوەستاوەنەکان غەربە، یەکیش شەرقە یا بڵێن رووسیەیە، یەکان دموکراسی غەربیە، یەکان شەرقیە، استبدادی شەرقیە. ئێران خۆی لە حەوزەی دسپۆسی شەرقیدا پێناس دەکات، یعنی مەبەست کۆماری بەڵێ بۆیە من زۆرتر ئەو هاوپەیوەندی و وەک یەکچوون و یەکگرتنەوەی بەرژەوەندیەکانە لە ڕووی ئاسایش کە کۆماری بەرێ رووسیا مەجبورە ڕادەیەک کە ئەم هاوڕێیەتیە لەگەڵ رووسیا
باش دوا پرسیار بە کورتی ئەگەر ئێران بەردەوام بێ لەو هاوکاریانە بۆ رووسیا لەم جەنگەدا کەواتە دەبێت هەڵوێست یاخود کاردانەوەی ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا چی بێت؟ یەکەم هەڵوێست و کاردانەوە ئەوەیە کە تا ئێستاکە زیاتر لە نزیک بە 33 ڕێکخراوەی ئێرانی سەر بە کۆماری ئیسلامی گەمارۆیان فراوەتە سەر نزیک بە 196 کەسی چوونەتە نێو لیست کە لە وەزیرەوە بگرێتەیدایە تا کەسانی دیکە. ئەمە یەکەم کاردانەوەیە بەرهەمی ئەم کێشەیە. دواترمە باوەڕی من کۆماری ئیسلامی ناگاتە ئەو جێگایە یا ناتوانێت کاردانەوەی بەرامبەرەوە هەبێ زیاتر دەتوانێت هەروە ملکەتی سیاسەتەکانی ڕووسیا و هاوڕێیەتیکردنی بێ لە نەهایەتدا کۆماری ئیسلامی من پێم وابێ لە کۆتاییدا بەرەو نەمان دەچێ و ئاکامەکەی ئەوەی دەبێت کە کۆماری ئیسلامی نامێنێت بە باوەڕی من نەزۆر پێشخای بگرە 1-2 ساڵی ڕابردوو. بەڕێز کاوا هەنگەری شرۆڤەکاری سیاسی لە بروکسلەوە گەلێک سوپاس.